سەبار بە بڵاوکردنەوەی کتێبەکە بە ناونیشانی چەند بابەتێکی مێژووی کە نووسەری کتێب بەڕێز عەباس مامۆستای زانکۆ ئەم کتێبی بڵاو کردوێتەوە. هەڵبەتە پێرستی کتێبەکە وایە دەڵێت کە چەند بابەتێکی مێژووی زۆر گرنگ لە کتێبەکەدا باس کراوە. ئێمە ڕاستەخۆ دەچینەی خودی نووسەر بازانانی ئەو بابەتە مێژوویانە چین کە لە کتێبەکەدا باسی لێ کراوە. مامۆستا بەڕێز سڵاو لەبێت باری باش. دەستپێک دەستخۆشی و پیرۆزبایی بڵاوکردنەوەی کتێبەت لێ دەکەین. دەپرسین ئەو بابەتە مێژووە گرنگانی کە لەم کتێبەدا باسی لێوە کراوە کام بابەتانە زیاتر ژانرێکی مێژووتان لەم کتێبەدا جێکردوێتەوە. سڵاوتان لێبێ بەیانیتان باش، زۆر سپاس بۆ میوانداریە. لە ڕاستیدا کتێبەکە لە چەند بابەتێکی جیاواز پێک دێت، بەڵام دوجار لە چوارچێوەی مێژوودا کۆ دەبێتەوە. بابەتی باز لەسەر ناسیۆنالیزمی کوردیەکە، باز لەسەر کورد و تێڕوانینی بۆ مێژووەکە، باز دەواکە چەمکی مێژوو بەپێی شارستانێتەکان چۆن گۆڕانکاری بەسەرا هاتووە، باز لە یاداشتنووسی لای ئافرەتانی کوردەکە. تەسەورەکەم بابەتێک بێت تا ئێستا ئەگەر ئەوەندەی من ئاگادار بم کەمترین نووسینی لەسەر نووسرا بێت مامۆس ئافرەتانی کورد چۆن یاداشتیان نووسیوەتەوە و باز لە چیەکەن و ناوەڕۆکی کتێبەکانیان باز لە چیەکە. باز لە کتێبەکە باز لە شێخ حوسێنی هەزارکانیەکە وەک کەسایەتێکی مێژووی ئێمە کە چۆن دەتوانین وەک وانەیەکی ئەخلاقی مێژووی سوودی لێ ببینین لە ڕوانگەی هەڵوێستەکانیەوە، لە ڕوانگەی تێڕوانینەکانیەوە. باز لە چەمکی خیانەت بۆ نمونە لای کەسایەتیەکم بە نمونەیە ناوەتەوە شکری محەممەد سەگبان، کەسایەتێکی مێژووی کووردە چۆن لە ڕابردووە لە کوردبوونی خۆی پەشیمان بووەتەوە و قسەم لەسەرەوە کردووە ئەم تێڕوانینە بۆ تا ئێستش بە جۆرێک لە جۆرەکان لە هەندێک کەسایەتی کوردیە ڕەنگ دەداتەوە و بەردەوامی هەیە. باسم لە ئایدۆلۆژیا و کاریگەری نەرێنەکانی لەسەر کورد کردووە. ئایدۆلۆژیا چەند لە مێژوودا چۆن کورد تەسلیمی ئەو ئایدۆلۆژیا باڵادەستانە بووە کە لە دنیا هەبووە و نەیتوانیوە بی کوردێنێ یا نەیتوانیوە تەفسیری و تەحلیلات و ڕاوەیەکی کوردیانە بۆ ئایدۆلۆژیەکان بکە تەسلیمی نەبێت و کاریگەریەکی نەرێنی لەسەر دنیای کوردی دروست کردووە. باسم لە بیری نەچەوەی کردووە لای میرنشینە کوردیەکان، ینی چۆن هەندێک لە کەسایەتیەکان هەندێک لە بیرەکان تێڕوانینێکی نەتەوەییان بۆ قەزەی کوردی یا کێشەی کوردی هەبووە. باسم لەوە کردووە کە شۆڕشی چەکداری یا بزاوی ڕزگاری خوازی لە لای کوردانی سووریا چۆنە، ئایا بە بەراورد لەگەڵ پارچەکانی ترا جیاوازی چییە، لاوازی شۆڕشی چەکداری لە چەند وێزگەیەکی مێژوویە لەو پارچەی کوردستان چۆن بووە. و باسی ئەوم کردووە لە یەکێک لە چاوەڕەکانە کورد تێڕوانینی بۆ مێژوو چییە و چۆن خوێندنەوە بۆ مێژوو ئەکا و ئایا مێژوو بە تەواوی ڕەت ئەکاتەوە یا مێژوو بە تەواوی وەرئەگرێت کە لەویا لە ناوەڕۆکی بابەتەکە ئاماژەم پێکردووە لەگەڵ چەند تەور و باسێکی تردا. باسی ئەوم کردووە لە تەوەرێکی تردا ئەوەندە بۆ من ینی باسێکی بەلای خۆمەوە هەڵبەت بەدیدی من بابەتێکی گرنگ بوو بە ناونیشانی ئایا ڕاستە مێژوو درۆیە و لەویا قسەم لەسەرەوە کردووە بۆ ئەو دیدە عامە یا ئەو دیدە عەوامە و دیدە گشتی هەیە کە پێی وایە مێژوو درۆیە. لە ناوەڕۆکتا وەڵامی ئەو پرسیارم داوەتەوە بۆ ئەم ڕستەیە لە ناو دنیای کوردیا باوە یا لای هەندێک بیرمەند یا هەندێک لە خوێندەوارانیش پێیان وایە مێژوو درۆیە. من لەوێ قسەم لەسەر ناوەڕۆکی بابەتەکە کردووە و دید و سەرنج و تێڕوانینی خۆم خستۆتە ڕوو. زۆر باشە. کاک بەڕێز هەڵبەتە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگت باس کرد کە لە کتێبەکەیان باس کراوە، بەڵام ماوەی نووسینی کتێبەکە چێنێکت پێچوە؟ ئایا ئەو بابەتە مێژوویانی کە باست کردوێتە هەمووی بە یەکەوە نووسراوە یا خۆت ناو بەناو نووسراوەتەوە؟ ڕاستی بە حکمیەوەی من پێشتوتر ئەم بابەتانە لە گۆڤار و ڕۆژنامەی جیاواز بڵاو بوونەتەوە، ینی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە شوێنە جیاوازەکان لە گۆڤارە جیاوازەکان و ڕۆژنامە جیاوازەکان من ئەم بابەتانم بڵاو کردوێتەوە تەنها بابەتێکیان نەبێت بە ناوی ئایدۆلۆژیا و کاریگەریە نەرێنەکانی لەسەر کورد
بۆ یەکەم جارە لە ئەم بابەتە لەناو ئەم کتێبەدا بڵاو دەبێتەوە. بەڵام بابەتەکانی تر نووسینەکانی تر پێشتر من لە گۆڤار و ڕۆژنامەکانە بڵاوم کردوتەوە و لە ماوەی نزیکەی 12 ساڵی ڕابردووە بەپێی زەمن و کاتی جیاواز لە شوێنی جیاوازە بڵاو بۆتەوە، واتە لە یەک زەمەنی دیاریکراوە ئەم بابەتانە نەنووسراوەتەوە. دوجار ئەم بابەت و نووسینانش دید و تێڕوانینی منە بۆ ئەو قۆناغی کە من ئەو بابەتانتیان نووسیوەتەوە کەمترین دەستکاریم کردووە کە ئێستا بڵاوم کردوتەوە، لەبەرەوە پێم وا بووە من دیدی و تێڕوانینی من هینە و قۆناغ مێژوویە و ئەکرێ ئێستا ئەگەر بمنووسیەتە بۆ لەوانەیە سەرچاوی ترم بۆ زیاد کردایە، لەوانەیە باسی ترم بۆ زیاد کردایە، لەوانەیە بابەتی ترم بۆ زیاد کردایە. بەڵام دیدی من وا بوو کە بابەتەکان وەک چۆنە بڵاو بێتەوە بە هەندێک دەستکاری کەم نەبێت دەستکاریان نەکەم، بۆیە بە زەمەنی جیاواز بڵاو بوونەتەوە لە یەک کاتی دیاریکراوە نەنووسراوە. بەڵێ کاتە مامۆستا باست لە سەرچاوە کرد، گرنگترین سەرچاوانی کە لە نووسینی کتێبەکە جا بەکارت هێناوەکانمانن زیاتر پشتە بەتر سەرچاوەیەک بەستووە. بەڵێ من زیاتر پشتم بە سەرچاوی کوردی و عەرەبی بەستووە. ئێمە لە نووسیندا من بۆ خۆم کەمترین ڕەئی خۆم ئەدەم، ینی زۆرترین سەرچاوە بەکارهێنم بەپێی سەرچاوەکان دید و تێڕوانینی خۆمە خەمەڕوو. سەرچاوەکان بریتین لە سەرچاوی کوردی و عەرەبی و هەموو بابەتەکان بەبێ سەرچاوە قسەی لەسەر نەکراوە، بەپێی ناوەڕۆکی نووسینەکان، بەپێی فراوانی و کەمی بابەتەکان سەرچاوی تیادا بەکارهێنرا و هەر تەوێرێک و سەرچاوەکان بە جیاجیا کراوەتەوە، ئاماژەی پێکرا و دامان ناوە سەرچاوەکان. باشە مامۆستا بەڕێز، ئەمە چەندەم کتێبی بەڕێستانە کە بڵاو کراوەتە پێشتر کتێبی دیکەی مێژوویتان هەبوو، یاخود ئەمە یەکەم کتێبەکە لەسەر بابەتە مێژوویەکان بڵاوی بکەیتەوە، یاخود نووسینی ئەم بابەتە مێژوویانە تا چەند زەحمەت بۆ یاخود ئاسان بوو بۆ تۆ؟ بەڵێ من تا ئێستا ئەمە سێمین کتێبمە لە ڕاستیە. نامەی ماستەرەکەم یەکەم کتێبمە کە بڵاو بووە لە 2022 بە ناوی مؤرخون کورد فی العراق فی عهد المەلەکی، باس لە مێژوو نووسانی کورد و تێڕوانینی شێوازی نووسینی مێژووە ئەکات لە سەردەمی پاشایەتی. ئەوە یەکەم کتێب بوو کە نامەی ماستەرەکەمە. و دووەم کتێبم کتێبێکی پەروەردەی و فێرکاریە بە ناوی مەدرسە مەحبەسەیە. ئەوی شەر کۆمەڵێک بابەت و توێژینەوەیە، پێشووتر تەنها بابەتێکیان نەبێ تازە بوو لەو کتێبە بڵاو بووە. کۆمەڵێک نووسین و بابەتی جیاواز بوو لەسەر پەروەردە و فێرکاری کە ئەوانیش لە ڕۆژنامە و گۆڤارەکانە لە ساڵانی پێشووترە بڵاو بۆتەوە. کتێبەکە پارساڵ بە ناوی مەدرسە مەحبەسەیە بڵاو بووە، کتێبێکی پەروەردەی و فێرکاریە. ئەم کتێبەشم کتێبی سێمە کە بڵاو بۆتەوە. ینی دوو کتێبی مێژوویەکە و کتێبێکی پەروەردەی. لە سەبارەت بە نووسینی کتێبەکە ڕاستی زەحمەت یا ئاسان بوون بەپێی تەوەری بابەتەکان، بەپێی کاتی من بۆ بابەتەکە و پێی دەستخستنی سەرچاوە لە هەندێک تەوەرە. لە هەندێک تەوەرە توانیمە بە ئاسانی ینی بابەتەکان ئاسان خۆی بدا بەدەستەوە، بەڵام لە هەندێک بابەترە پێی چووە و ویستومە سەرچاوی زیاتر بەکاربێنم و ویستومە کاتێکی زیاتر هەستم کردووە بابەتەکە پێویستی بە کاتێکی زیاترە بۆی بڵاوی بکەومەوە. بۆیە تەوەر بۆ تەوەر، بابەت بۆ بابەت و نووسین بۆ نووسین جیاواز بووە لەوەی کە من چۆن بڵاوی بکەم و یا کەوتبووە سەر ناوەڕۆکی بابەتەکە هەمویان بە یەک ئاز نەبوون لە ڕاستیە. بەڵێ مامۆستا گرنگی بەڵێ مامۆستا گرنگی ئەم بابەتە مێژوویانە لە چیدایە خۆ لە کتێبەکەت بەڕێستا چ بابەتێکی مێژووی باست کردووە کە پێشتر باز نەکرابێ، خۆ بەشازێک لە شێوازەکان خوێنەر کەم دەستیان پێی گەیشت بێت یاخود لە زمانێکی دیکە و باس کرابێ بەڵام نووسەری کورد کەمتر پێی پێبرد بێت؟ بەڵێ من ئەوەی گرنگە بۆ منم کتێبم بڵاو کردەوە لەبەر ئەوەی یەک ئەم بابەتانی کە پێشووتر وەکو باسم کرد جگە لە بابەتێکیان نەبێ لە پەرش و بڵاوی بیپارێزم. لە ڕاستیە خوێنەر دەستی ناگا بە هەموو ئەو بابەت ئەو گۆڤار و ڕۆژنامانەی کە من پێشتر بڵاوم کردوونەتەوە بە کتێب زیاتر و بە ئاسان ئەگاتە دەستی خوێنەر. و جگە لەوە وەکو سەرچاوەیەکی مێژوویش سبەی ئەگەر لێکۆڵەرێ توێژەرێک بیەوێت سوود لە بابەتەکان ببینێ
بۆ ئەو ئاسانترە کتێبەکەی دەست پێ کرد وەک لەوەی لە گۆڤار و ڕۆژنامەکاندا بگەڕێت. جگە لەوەش بۆ وشیاری مێژووی و بۆ ڕۆشنبیری مێژووی ئەوەی پاڵی بە منەوەنا جگە لەو دوو خاڵە ئەم خاڵش بۆ لە ڕاستیە ئێمە وشیاری مێژوویەمان لاوازە و ڕۆشنبیری مێژوویمان لاوازە. ئەوەی هانیدام بە ئەم خاڵش بوو کە وەکو ڕۆشنبیریەکی مێژووی وشیاری مێژووی یاری خەڵکێک بیخوێنێتەوە سوودی لێ ببینێت و ئەوەی چونکە ئەوەیشی بۆ من گرنگ بوو لە ناو بابەتەکانە من ناتوانم لە ڕاستیە بۆ خۆم وەسپی کتێبەکە بکەم یا باسی لایەنی پێم وابێ کە تا ئێستا باز نەکرابێ وەکرێ خوێنەر یا ئەوانەی توێژینەوە ئەکەن یا ئەوانەی ئەی خوێندنەوە بڕیار لەسەرەوە بدەن بابەتەکە چۆنە و چۆن نییە جێگەی خۆی دەگرێت یا جێگەی خۆی ناگرێت. بە ئەوەی بۆ من گرنگ ینی ئەوە ینی کورد چۆن دەڕوانێتە مێژوو ینی بۆ من بابەتێک بوو کە گرنگ بوو و ئەو پرسیارەی کە ئەوەی من نەبینی بێت تایسە بە و ناونیشانە کە مێژوو بۆ درۆیە یا ئایا وایە یا قسە لەسەر یاداشنووسی لە لای ئافرەتی کورد من ئاماژم بە ژمارەیەک لەو یاداشنووسانەی ئافرەتانی کورد کردووە کە لایەن لێ نەکراوەتەوە کە کتێبەکانیان قسەی لەسەر نەکراوە و باز لە چیەکان ناوەڕۆکەکانیان باز ینی ویستومە دەریخەم پێم وابێ پێشتر شتێکی ئەو تۆی لەسەر نەنووسراوە. ئیتر بابەتەکانی تریش بە شێوەی جیاواز خەڵکی تریشی لەسەر کردووە لەسەر ناسیۆنالیزمی کوردی لەسەر بیری نەتەوەی لای نشینە کوردیەکان لەسەر ئایدۆلۆژیا بەڵام حتمما ئەم نووسینانەی ئێمە ئەو نووسینانەی پێشتریش نووسراون لە یەک ناچەوە تێڕوانینی جیاوازەیەوە سەرچاوی جیاواز و ڕاوە و شیکاری جیاواز کراوە بۆ بابەتەکان. باشە مامۆستا بەڕێز هەڵبەتە جیاواز لە مامۆستای زانکۆ وەک نووسەرێک دەمێت ئەوە بزانم کە بەڕێستان باستان لەو کرد کە سێ کتێبدان بڵاو کردوێتەوە بەڵام لە کاتی بڵاوکردنەوەی کتێبەکانە هیچ هاوکاریەکتان کراوە یاخود بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە تا چەند هاوکاری نووسەرانە کرێت بۆ بڵاوکردنەوەی بابەت و کتێبەکانیان؟ بەڵا زۆر سپاس پێشەوەی وەڵامی و پرسیارە بدەمەوە. من پێشتر مامۆستای زانکۆ 2 ساڵ مامۆستای زانکۆ بووم بەڵام لە ڕاستیە ئێستا مامۆستای زانکۆ نیم ویستمەوە ڕاستکەمەوە بۆ جەنابتان. ئێستا مامۆستام لە ئامادەیەکە لە وەزارەتی پەروەردە. من تا ئێستا ئەو کتێبانم بڵاو کردوێتەوە لە ڕاستیە هیچ هاوکاریەک نەکراوم لەسەر گیرفانی خۆم کردومە چونکە بەداخەوە دنیای ڕۆشنبیری و دنیای نووسینیش وەکو کایەکانی ترە بێ علااقاتی شخصی علااقاتی مەسەرەن هاوڕێتی و برادایەتی و زۆر جاریش میزاجی شخصی بڕیار لەسەرەوەدا کە لە دەستگاکاندا لە شوێنێکە کتێبێک چاپ کرێ چاپ ناکرێ بۆیە من بە جوهدی شخصی خۆم کتێبەکانم و لەسەر جوهدی خۆم و گیرفانی خۆم کتێبەکانم چاپ کردووە و جگە لەوەش بەداخەوە لە دنیای ئێمە ئەو کتێبانە زیاتر بازاڕی هەیە وەکو لە هەندێک لە وڵاتانی تری بەداخەوە ئەتوانی ناو دەوروبەر و ئەو کتێبی بازاڕی ئەڕوات بەڕێوە کتێبێک کە جۆرێک لە وشیارەیەکی سەطحیدا دروستەکە ئەو کتێبانی کە کتێبی ئەگەر من بوێرم بڵێم کتێبێکی خۆم کتێبێکی جددیە بەڕاستی ئەو کتێبە جددیانە لە ناو دنیای ئێمە وەکو هەموو شتە جددیەکانی تر وەکو چۆن تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا خۆت جۆرێک لە بە مەهزەلەی پیشان نەدەی نابی بە ژمارە یا ئەگەر نەبی ئەگەر جۆرێک لە نەبی بە نوکتە نابی بە ژمارە ئەگەر شتی جددی بڵاو بکەیتەوە کەمترین لایکە بۆت کەمترین شێرەکرێ کەمترین هاوبەشی پێکرێت لە دنیای نووسینیشا بەداخەوە جگە لەوانەی کە نووسەری ترۆپکن و باڵان و دیارن نووسەرانی تر کە کتێبی جددیە نووسن کە کتێبێک بۆ کاریگەری لەسەر دنیا و ڕوانینی بەرامبەر دروستەکە چاپ ناکرێ یان خوێنەر ناکوێنێتەوە بۆ لەبەرەوە فێری بیرکردنەوەیەکە فێری پرسیارەکە بە کتێبی تر چاپێچێتە سێم و چوارەم و بۆشی چاپەکرێ لەبەرەوە دنیایەکی پەمەیت بۆ دروستەکە کە لە واقعوان نیە و جۆرێک لە فریودان فریوی خوێنەر ئەدا و بەداخەوە ئەو پاڵپشتیان نەبووە بۆ کتێبە جددیەکان و کتێبانی کە کاریگەری دروستەکەن هەر خۆی بایەقدان خۆی ینی ئەو دەستگایانە یا ئەو لێ پرسراوانەی کە لە پشت چاپ و بڵاوکردنەوەی دەستگاکانە بێ بایەق بەم جۆرە کتێبانە بدەم چونکە من پێم وایە بارودۆخی ئەو بارودۆخە قەیرانەوەیەنەوەی کەیسەی ئێمە تایداین من پێم وایە
عفو بەشێکێکێڕێتەوە بۆەوەی ئێمە وشیاری مێژوویمان نیە، ڕۆشنبیری مێژوویمان نییە. ینی تۆ مێژوو بخوێنەرەوە هەممان شت بە تایپی جیاواز و بە فۆرمی جیاواز ئێمە ئێستا دووبارەیەکەینەوە، بەڵام ئەگەر ئێمە بمان خوێندایەتەوە ئەو بابەتانە بخوێنینەوە و وشیاری مێژوویمانە بێت تەسەورکە لە زۆر بارودۆختا ئێمە ناگەین بەم حاڵەتەوە و ئەم دۆخەی کە ئێستا تایین. بەڵێ مامۆستا لە کتێبەکەدا چەند ناوەڕێکی گرنگت ببوورە فەرموو. بەڵێ فەرموو ببوورە مامۆستا لە کتێبەکەدا چەند ناوەڕێکی زۆر گرنگت باسی لێوە کۆ دەکە پێویستن بە پرسی کوردۆجە ئەمە بزانم مەبەست لە خستنەوەڕی ئەم بابەتانە لەم کتێبەدا چی بووە؟ بەڵێ مەبەستمەوە بووە کە خوێنەرم بابەتانە خوێنێتەوە وەکو پێشتر ئاماژەم پێکرد کە وشیارەیەکی مێژووی لا دروست بێت، ینی مێژوو چییە؟ ینی ئەو ئایا مێژوو تەنها بریتە لە گێڕانەوە؟ ئایا ئێمە مێژوو چۆن بخوێنینەوە؟ مێژوو تەنها وەکو گێڕانەوەیە، وەکو بەسەرهاتێک، وەکو چیرۆکێک یا بیکەین بە بەشێک لە شخصێتی خۆمان؟ ئایا مێژوو کەسێتی ئێمە بنیاد ئەنێ بەو جۆرەی کە خۆمان بمانەوێت یا ئەوەی ئێمە گوێمان لێ بووە لە مێژووە مێژوو بریتە لەوەی کە تەنها لە قوتابخانەکانە خوێندومانە؟ ئایا ئافرەت مەبەستم بووە ڕۆڵ و پێگەی ئافرەت لە نووسینە پیشان بدەم لە ئەو ویستومە مێژوو نێرێنەکە بە دوورکەم، ینی باسی ئەو کۆمەڵێک ئافرەتمانەیە کە لە ناو بزاوی ڕزگاری خوازی کوردیە یا لە ناو دنیای ڕۆشنبیری ڕابردووی ئێمە ڕۆڵیان نەبووە، ئێمە نابێ نەیان ناسێنین، ینی نابێ نەیناسێنین، نابێ من ویستومە لەم ڕێگەیەوە کە باسی ئەو ئافرەتانە کەم یاداشتی خۆیان نووسیوەتەوە ئەو پێمان وانە بێت تەنها مێژووی ئێمە بریتە لە مێژوویەکی نێرێنەی، مێژوویەکی پیاوانەی کە تەنها پیا و ڕۆڵی هەیە لە شۆڕشەکانە لە دنیای ڕۆشنبیری کوردیە. ویستومە بڵێم ئایدۆلۆژیا مەبەستم بووە ئایدۆلۆژیا بە دیوە نێرێنەکەیە پیشان بدەم، چەند ئینسان لە قاڵبەدا، چەند ئینسان فێری داخراویەکە، چەند ئینسان واکە لە دەلاقەیەکەوە دنیا ببینێ. ویستومە خوێنەر لەوە ئاگادە وشیار بکەمەوە کە هەتا ئەتوانێت لە کاریگەریە نەرێنەکانی ئایدۆلۆژیا خۆی بە دەور بگرێ و زانستیانێن و بێلایەنانە بیر بکاتەوە، چونکە ئێمە لە دنیای ئێمە کە ئێستا لە کوردیدا لە ڕاستیات دەرگیری ئەوەین کە ئینسانی ئەمە یەک ڕوانگەیی بیرەکە، ئەوەی لە خۆی نەچێ ڕەتی ئەکاتەوە، ئەوەی ڕەنگی جلەکەی لەو نەچێ پێی وایە خراپە، ئەوەی شێوەی لەو نەچێ نەرێنی بیری لێ بە شێوەیەکی نەرێنی بیر لە بەرامبەرەکاتەوە، ئەوەی ڕەگەزی جیاواز بێ ینی قوبوڵی ناکات. ویستومە لەم ڕێگەیەوە یا بیر و باوەڕی جیاوازە ڕەتی ئەکاتەوە، ینی ویستومە لە ڕێگەی چەند نمونەیەکی مێژوویەوە کە کاریگەریەکی خراپی کردووە لەسەر مێژووی کورد ئەوە ڕوون بکەمەوە کە ئێمە نابێ مەسەرەن لەسەر ئەم دید و تێڕوانینە بەردەوام بین و ویستومە ئەو چەمکە ڕاست بکەمەوە کە مێژوو هەندێک کەس بە مەبەستی ئایدۆلۆژی بەمەستی بیر و باوەڕێکی دیاریکراوی خۆی بەکارێنێ، ئەوەی لەگەڵ بیر و باوەڕی خۆی و بۆچوونی خۆیان نەگونجێ پێی وایە مێژوو هیچە و زۆر جاریش ئەمە بە مەبەست بەکارێنرێ بۆ لێدانە لە وشیاری نەتەوەی یا وشیاری قەومی و میلی کوردی، چکە تۆ ئەگەر وشیارەیەکی مێژووی نەبێ نەزانی خۆتکەی. من ویستومە لە ڕێگەی ئەم مێژووە بڵم یعنی ئێمە کێین، چکە تا خۆمان نەناسین و پرسیار ئەوە ناتەنها بزانی کوردین و چۆن بەرگری لەم کوردبوونە ئاکەی و چۆن بەرگری لەواکەی کە ئەمە پاشخانێکی مێژوویت هەیە و ویستومە لە ڕێگەی ئەمەوە مەسەرەن ئاستی وشیاری نەتەوەی مەسەرەن بە پیشانی خوێنەر و خوێنەواران بدەم ئەوەی ئەگەر توانی بێتم، ینی بەو کۆی ویستومە لە ڕێگەی نمونەی مێژوویەوە بۆ نمونەشی حەسێن هەزارکانی ویستومە لە ڕێگەی ئەم نمونەوە باز لەوە بکەم کە ئەم کەسایەتیە چۆن لە کاتی ئەنفاردا سەدام بەیانام ینی کتابی ڕسمی کردووە بۆی ئازادی کە بەڵام هاوڕێکانی ئازاد نەبن، ئەم وتوێتی من ئازاد نابم تاوەکو هاوڕێکانم ئازاد نەکەم. ویستومە لە ڕێگەی باسکردنی ئەم کەسایەتێ مێژوویەوە وانەیەکی ئەخلاقی و مێژووی باس بکەم کە ئێمە چەند گرنگە ئێمە ئیسە پیادەی بکەین یا باسی خیانەتی کەسێکی وەکو شکوری محەممەد سەگبانم کردووە کە کەسایەتێکی مێژوویە ویستومە ئەوە بە خوێنەری ئێستا بڵێم ئێمە کەسایەتێکی وامانەیە لە مێژووە
چەند کوردبوونی خۆی فرۆشتووە ئێمە چۆن ئەبێ وانە بین چۆن ئەمە دووبارە نەکەینەوە ینی من چەمکێکی بابەتێکی تایە بە ناوی بابەتی ببن بە پیاو لەوێ بابەتەکە لەوانەیە خوێنەر بیخوێنێتەوە بڵێ باسی ئێستاکە بەڵام لە ڕێگەی نمونەیەکی مێژووە بە سوود وەرگتن لە کەسایەتی و زانایی بەناوبانگی کورشیە محەممەدی خاڵ ینی پیاوبوون چییە؟ پیاوبوون ئەوەیە پارەتە بێ پیاوبوون ئەوەیە کە عقلت یا ئەوەیە کە عقل و دنیابینی حەزاری و شارستانی و ئەوانە بێتاوە دواتر. بەڵێ مامۆستا زۆر سپاس بە تۆ سپاس بۆ مامۆستا بەرز عەباس کەوەکو نووسەر ئەمڕۆ شتێکم ئەگەر ئاماژە بۆ کەم کێشەکی کتێبەکە نابێ ئەوم لە یاد بچێ ببوورە ئەبوای سەرەتا ئاماژە پێ بدات دکتۆر جەعفەر عەلی ببوورە دکتۆر جەعفەر عەلی پێشەکی بۆ کتێبەکە نووسیوە و هەروەها پیاداچوونەوەی بۆ کتێبەکە کردووە و سەرنج و تێبینی خۆی بە منداوە و زۆر سوودم لە سەرنج و ڕەخنە و تێبینەکانی وەرگرتووە و لە پێشەکێکەش ئاماژەم پێ کردووە ئەگەر بۆچوون و سەرنجەکانی ئەو نەبوایە ئەو کتێبەی کە ئێستا کەوتوتە بازاڕەوە بەو جۆرە نەبوو کە ئەوە هەیە من پێشتر بڕیارمدا بوو کە گۆڕانکاریەکی هیچ لە بابەتەکانە نەکەم بەڵام سەرنج و تێبینەکانی دکتۆر جەعفەر ئەوەندە گرنگ بوون بۆ من وای لێ کردم بۆچوونەکانی وەرگرت بە هەند وەربگرم و دەستکارە هەندێ با بکەم و لێرەوە زۆر سپاس و دەستخۆشی لێکەم و شایانی ڕێز و تەقدیرە و ماندوم کردووە. ئەڵێ مامۆستا سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ کە لە بەیانیە ئەمڕۆی کوردستان نیوزدا لەمان ئامادە بوویت.